بەناوی خوای بەخشندە و میهرەبان ڕاگەیەنراوی کۆبوونەوەی هاوبەشی 6 لایەنی سیاسی کوردستان. ئەمڕۆ دووشەممە 14 پێنجی 2018 6 لایەنی سیاسی کوردستانی لەسەر ئاستی کەسی یەکەم لە بارگای یەکگرتووی ئیسلامی کوردستان لە شاری هەولێر کۆبوونەوەیەکی هاوبەشیان ئەنجامدا بە مەبەستی هەڵسەنگاندن و هەڵوێست وەرگرتن لەبارەی ئەنجامە بەراییەکانی هەڵبژاردنەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە لە 12 پێنجدا ئەنجامدرا. بەداخەوە پرۆسەی دەنگدانی ئەلکترۆنیەکە ڕوبەڕووی دەستێوەردان و ساختەکاریەکی بەرنامە بۆ داڕێژراوی پێشوەختە بۆتەوە. دوای تاوتوێی پرۆسەکە کۆبوونەوە گەیشتە ئەم چەند بڕیارەی خوارەوە. یەکەم، ڕەتکردنەوەی ئەنجامە بەراییەکان و کۆی پرۆسەکە بەهۆی زەوتکردنی ئیرادەی جەماوەری کوردستان و دزینی دەنگەکانیان. دووەم، داوای دووبارەکردنەوەی ئەو هەڵبژاردنە دەکەین لە هەرێمی کوردستان و پارێزگای کەرکووک و ناوچە دابڕێنراوەکان لەژێر چاودێری نێودەوڵەتی بە زووترین کات. ئامانجی ڕاستەقینەی لایەنەکانی بەشدار لە کۆبوونەوەکە بریتیە لە بەرگریکردن و گەڕانەوەی ئیستیحقاقی ڕاستەقینەی دەنگدەرانی گەلەکەمان. چوارەم، بۆ ئەو مەبەستەی سەرەوە هەموو ڕێکارە سیاسی و یاسایی و مەدەنیەکان دەگرینە بەر دوور لە هەموو جۆرە تونند و تیژێک. پێنجەم، پێکهێنانی لیژنەیەکی هاوبەش لە هەماهەنگی نێوان ئەم 6 لایەنە بۆ بە دوواداچوون و گێڕانەوەی دەنگە دزراوەکانی جەماوەر و دەرگاش کراوەیە لە بەردەم هەر لایەنێکی تری سیاسی کە ئامادە بێ بەرگری لە مافی دەنگدەرانی گەلەکەمان بکە. شەشەم، داوا لە کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق دەکەین بە خێرایی بەدەم داواکاریەکانمانەوە بێت. لایەنەکان بزوتنەوەی گۆڕان، یەکگرتووی ئیسلامی کوردستان، هاوپەیمانی دیموکراسی دادپەروەری، کۆمەڵی ئیسلامی کوردستان، بزوتنەوەی ئیسلامی کوردستان، حیزبی شیوعی کوردستان.